تابلۆی ئێستا وای کردووە کە هیچ ئۆتۆمبیلێک دەرباز نبێت لە ڕووداوەکانی هاتوچۆ. دەستخۆشیان یەکەم سیستەمەکە ڕێک پێکە بەس غەڵەت شانەیە. سعات دوو هاتوومەتەوە لەڵەوە معاملەکەت نەقسێ بۆ وەڵاوەستی 15,000 نەکردووە. لەو سیستەمە ئەڵمانیا و لەم پلێتانە مەحاڵە بتوانن دەستکاری ژمارەکان بکەن بۆ هەڵە خۆدزینەوە لە کامیرەی چاودێری. بەرنامەی ترافیکی ئەم جارە باز لە هەنگاوەکانی بەستنی تابلۆی ئۆتۆمبیل و ڕێکارە یاساییەکان دەکات. دەپرسین کاتێک ئۆتۆمبیلێک بۆ یەکەم جار تۆمار دەکرێت چی پێویستەوە ئەو بەڵگەنامانە چین کە پێویستە هاوڵاتی هەیبێت بۆ ئەوەی بە باشترین شێوە و زووترین کات مامەڵە یاساییەکانی تەواو بکات. سەرەتا هاوڵاتی کە دەیەوێ ئۆتۆمبیلەکەی بە ناوی خۆی بکە یاخود تابلۆی لێوەربگری سەرەتا دەبێت داواکاریەک پێشکەش بکاتن بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر و دوایی هەوبەکمان هەیە هۆبەی ئایتی بۆ دڵنیابوونەوە و تاکیدکردنەوەی ئەو ژمارەیە کە لە گومرگەکاندا داخل بووە. لە دوای ئەوە محدوزات و غەرامات کە سزاکان ئەو سزایانەی کە لەسەریتی سزاکان دەفع دەکات لە بەشی ژمێریاری ئینجا دوایێ ئەفسەری تۆمار پەنجەمۆری وەردەگری لە دوایی مامەڵەکەی دەچێتە وردبینی. ئێرە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەولێرە ڕۆژانە نزیکەی 2 تا 3,000 کەس سەردانی ئەم فەرمانگەیە دەکەن بە مەبەستی ڕێخستنی کاروباری ئۆتۆمبیلەکانیان لە بەناوکردن و ژمارەکردن و ژماردنی سزای سەرپێچی و دروستکردنی ساڵیانە و تۆمارکردنی سەدان ئۆتۆمبیلی ژمارەکاتی. ئەو فشارە زۆرە ژوای کردووە کاتی دەوامی فەرمی چەند کاتژمێرێک زیاتر بکرێت تا بتوانن هەموو مامەڵەی هاوڵاتیان تەواو بکەن. سەرەتا هەر هاوڵاتێک کە سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دەکا بەر لەوەی سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی بکە دەستە لای فەحس و هەزی سیارەکە خۆی دەکە ئەگە پێویستی بە فەحس و هەزە بوو چکەوانی 0 کیلۆمەترن سەرەتا پێویستیان بە هەزەینە تەنها فەحسی مروری دەکەن و پاشان دێتە بەڕێوەبەرایەتیەکەمان ئۆتۆمبیلەکە هەر لە پارک دەکاتن و دێ سەردانی هۆبەی ئایتی دەکات هۆبەی ئایتی وردبینی مەنەفێستی گومرگەکانە ئایا بزانین ئەو مەنەفێستە لە ئاماری گومرگەکان دەین بزانین بە گومرجی داهاتیە فعلەن ڕاست و دروستە ئەگە ڕاست دروست بوو پرینت دەکەین لە بۆی و مۆر و واژووی لەسەر دەکەین و هاوڵاتەکە دەچێت لە بۆ عریزەنووس گرنگی ئایتی ئەوەیە گرنجێکی زۆری هەیە بەنسبەت بە ڕێبەرایەتیەکەمان لەبەر ئەوەی ئەو مەنەفێستە دروستە یان نادروستە ئەگەر دروست بوو ئەوە دەڕوا هیچ کێشەی نییە و ئیشەکانی خۆی بەڕێک و پێشی بەڕێوە دەچێت ئەگەر لە ئاماری گومرگماندا کە تێدا نەبوو ئەو نووسراو لۆ گومرجی دەکەن ئەو گومرگی کە ئەو ئۆتۆمبیلی پێدا هاتووە گومرجی حاجی ئۆمەرانە ئیبراهیم خەلیلە و باشماغە ئایا بزانین لەبەرچی لە ئامارنی ئەو جوابمان دەدۆنیا ئەو تێ پێمان دەرێت دروست نییە یان پێمان دەرێت دروستە ئەمە لە بیرمانکردی یان کێشە شەشوانە خەل لە چلەکنەوانە گنجێکی زۆری هەیە لۆ با بزانین لۆ سارە کە ڕقم بکرێ هیچ ئەولیاتیش نەبی و داخلی بین بەوێ مەنەفێز بیتە. لەم بەرنامەیەدا تەنها باز لە شێواز و چۆنیەتی بەستنی تابلۆ بۆ ئەو ئۆتۆمبیلانە دەکەین کە یەکەم جارە هاوردەی هەرێمی کوردستان کراون و تۆمار دەکرێن بۆ دڵنیابوون لە سەلامەتی مەرج و بەڵگەنامەکان ئەو ئۆتۆمبیلانەی کە تۆمار دەکرێن بە چەند ڕێکارێکی یاساییدا تێپەڕ دەبن. حتمما ئەو شۆفێرە و سارەی کڕیەوە پارە کڕوێتی پارەی خۆیداوە ئەگەر سارەکەی دروست نەبیتن لۆ پارەی بۆ سارەی بداتن یان زیاری بیتن یان سارەکە دزرایە مەنەفێستەشی لۆ دروستکرێ دەینە ڕقم دەکاتەوە کە عریزەکەی خۆی نووسی لە کاتب عرایزی دێ سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دەکات ناو بەڕێوەبەرایەتیەکان
ژمارەیەک و دوو کە غەرامات و معجوزاتە کە بزانین ئایا ئەو ژمارە کاتیان هەر هاوڵاتێک ئۆتۆمبیلەکە تابلۆش بیت بزانین غەرامە و معجوزاتی لەسەر یان لەسەر نییە. ئێرە شوێنی پشکنینی ئۆتۆمبیلە. ئەم شوێنە سەرجەم بەشەکانی ئۆتۆمبیل بە بەڵگە نامە سنوورەکانیشەوە پشکنینی وردی بۆ دەکرێت. ئەو پشکنینەش زیاتر لە کاتی بەستنی تابلۆی ئۆتۆمبیل دەکرێت کە بۆ یەکەم جار تۆمار دەکرێن. ئەو پشکنینەش بۆ پاراستن و سەلامەتی شۆفێر و پیادەڕۆ و هاوڵاتیانە، چونکە نەبوونی مەرجی سەلامەتی و تونند و تۆڵی دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن. بۆیە لێرە پشکنینی هاتوچۆی بۆ دەکرێت و لە ژمارەی شانسی و بەڵگەکان دەکۆڵدرێتەوە. خۆی گرنگی بابەتی زانیاری گومریکان کە لێرە بە ئایتی ناوبراوە بابەتەکە ئەوەیە کە دڵنیابوونەوەیە لە زانیاریەکانی ئەو ئۆتۆمبیلەی کە لە دەواازە گومرجەکان هاتۆتە ناو هەرێمی کوردستان. وهروەها بابەتی OPVI کە هەزە لێرە بەناوبانگە بە هەزە ئەوە دڵنیابوونەوەیە لە سەلامەتی ئۆتۆمبیلەکە بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلە ئەگەر لە ڕێگا ئەو هەزەیە ئەو OPVI نەکاتن تووشی ڕووداوی هاتچۆ دەبیتن. بۆیە ئەوە زۆر گرنگە هەزەکەی بکە اینجا بێتە بەڕێوەبەرایەتەکەمان. پشکنینی ئۆتۆمبیل دەکرێت لە بەڕێوەبەرایەتەکەمان بە ڕێگای چەند لیژنەیەکی تایبەت هەیە. ئەو پشکنینە گرنگی لەوەیە کە دەبێت گشت ئەو زانیاریانەی کە لە فۆرمەکە هەیە تەواو بێتن یەکسان بێ لەگەڵ ئۆتۆمبیلەکە. ئەگەر یەکسان نەبێت بەڕاستی ئەو کێشە دروست دەکاتن هەم لە شەقام هەم لە کاتی فرۆشتکردن و فرۆشتنی ئۆتۆمبیلەکە. وەروەها زۆر جاریش هەیە لە باری ئەمنی کێشە دروست دەکات لەبەر ئەوەی ئۆتۆمبیلە ئەگەر ساڵیانەکەی ئەو ژمارە و ئەو مواسەفاتەی کە لە ساڵیانەکەی هەیە لەگەڵ ئۆتۆمبیلەکەی یەکسان نەبیتن ئەوە کێشەی بۆ دروست دەکات. بۆیە لە کاتی دروستبوونی هەر کەم و کوڕیەک لە ئۆتۆمبیلەکە یاخود لە ژمارەی لاشەی ئۆتۆمبیلەکە ژمارەی شانسی ئێمە ڕەوانەی بەڕێوەبەرایەتی گومرجی هەولێر دەکەین بۆ ئەوەی شێوازی بەرگرتنە کارڕای یاسایی لەوێن دەرکە دووبارەکردنەوەی ژمارەکەیە، دووبارەکردنەوەی تاکیدکردنەوەی و هەروەها چەسپاندنی ژمارەیەشترە بۆ ئەوەی ئەو ژمارەیە لە لای ئێمە تۆمار بکرێت. لە بەشی PVI مەرجی تونند و تۆڵی پشکنینی بۆ دەکرێت و کۆتایی نمرەی دەرچوونی بۆ دیاری دەکرێت کە ئایا ئەو ئۆتۆمبیلە شیاوە بچێتە شەقام یان پێویستە بگەڕێنرێتەوە بۆ سنوور. لەم بەرنمەیە هەموو ئەو هەنگاو و زانیاری و گلەیانەی خەڵک دەخەینە ڕوو لە کاتی ژمارەکردن و بەستنی تابلۆی ئۆتۆمبیل. هاوکاتە و کەم و کوڕیانەش دەستنیشان دەکەین کە بوونەتە هۆکاری زۆری ڕێکارەکان و هەندێک جاریش سستی لە کارکردن. زۆر جاروێ هاوڵاتیان گلەی دەکا کە مەعاملەکەی خاودەڕوایان بەو شێوازە نییە کە ئەو دەیوێتن ڕاستەکە.
ئێستا بەڕێبەتی هاتوچۆی هەولێر سیستەمێکی نوێی تەنفیز دەکات کە سیستەمێکی تکتە و هەرکەس بە حەق خۆی بە حەق خۆی ئیشەکان دەڕواتن ئەوە نییە یەک بە پێشەیەک تکتە ڕادەکێش و ڕقامی خۆی بانگ دەکرد دەڕواکو پێشتر نییە سڕە بڕواتن لەوان هەندێک شیشەیە لەوانەیە زەختێکی زۆرمان لەسەرا وەکو بەڕێبەتی هاتوچۆی هەولێر یعنی زۆربەی جار دەبین کابرا خەرچی کەرکووکە خەرچی سلێمانیە خەرچی دۆکە یان لێمان پرسیە لۆ لەکنە خۆتان ڕقم ناکەن ژمارە کاتیەکەی باز لەوەی دەکات کە زیاتر عەرەب ئەو سیاران دەبن و وەکالە شویان لۆ دەکەن لۆ بەغدا و لۆ جنوب دەڕواتن ئەوانش زیاتر ڕقم هەولێرن کەواتە 18 محافەزە لەسەر بەڕێبەتی هاتوچۆی هەولێرە ئیشکارەکانیان. مامەڵەی ناو بەڕێبەرایەتی هاتوچۆ لە ڕێگەی بڕینی بلیت دەست پێ دەکات و نۆرەی بۆ دیاری دەکرێت کە ڕۆژانە نزیکەی 3000 بلیت دەبڕدرێت. دواتر ژوور بە ژوور ڕێکارەکان دەگرنەبەر بۆ پێدانی ساڵیانە بۆ ئۆتۆمبیل و شۆفێرانە. ئەو ئۆتۆمبیلە کە ژمارە دەکرێت پێویستە هەموو سزاکانی بژمێرێت، دواتر پەنجەمۆر و پارەی ڕێگا و بان و ژینگەی لێوەردەگیرێت و ئینجا ساڵیانەکەی وەردەگرێتەوە. ئێمە ڕۆژانە دوای ئەوەی کە هاوڵاتیان دەیانەوێت ژمارەی سیارەکانیان ببەستن لە کاتی لە بۆ ژمارەی هەمیشەیی دێن دوای ئەوەی لە 3 پشکنینی هاتوچۆ دەرچوینە لە تونند و تۆڵی سیارەکەی و پشکنینی هاتوچۆ و ئایتی عریزەیان نووسە دێنە ژوورێ ئەمە لێرکوانە لە ڕێگەی چەند ژوورێکەوە کە هەمووی بە تەسەسول دانراوە دێن بیدایەت دێ غرامات و معجزاتی لۆ دەکەین لە ژووری ژمارەیەک. دواتر ئەگەر سیارەکە ئۆتۆمبیلەکە غرامەی لەسەر بوو ئەوە دەچێتە تابقی دووەم بۆ ئەوەی پارەی غرامەکەی بداتن. دواتر دەچێتە لای ئەفسەرانی پەنجەمۆر لەوێن دەرێ نۆ ئەفسەرمان هەیە ئیشیان وەرگرتنی پەنجەمۆری ئەو هاوڵاتیانەیە. 3 جۆرە هاوڵاتی سەردانمان دەکەن لە بۆ ژووری پەنجەمۆر. یەکەمیان ئەوانەی کە دێن ئۆتۆمبیلەکانیان نوێ دەکەنەوە ساڵیانەی ئۆتۆمبیلەکانیان کە ماوەی 5 ساڵی بەسەر چوو دێن نوێ دەکەنەوە. دووەمیان ژمارە کاتی، سێمیان کڕین و فرۆشتن کە لە نێوان دوو کەس ئەنجام دەدرێتن. پاشەوە ڕاستەوخۆ دەچنە ژوورێک ژوورەکە لە بەشی ژمێریاری ڕسوماتە. ڕسوماتەکە دەدەن پارەی ڕسوماتەکەی دەدەن. دواتر دێنە خوارەوە لە ژووری ژمارە 5 لەوێن دەرێ ئەمە مەزموعەک کارمەندێک ئیشیان وەرگرتنی فایلاتە. ئەو خطواتانە هەمووی لە ڕێگەی سیستەمەک دەکرێت کە سیستەمی تکتی پێدەرێن، یعنی کە ژمارەیەک دەدرێتێ لە ژووری چاوەڕوانی ناو هۆڵی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لەوێن دەرێ کە تکتی سڕەی هات دێتن ئیش خۆی دەکاتن لەو ژوورانە. دواتر لە ژمارە 5 کە ئەو کارمەندە بانجی دەکاتن دێتن فایلەکەی تەمەشا دەکاتن، سەیری فایلەکەی دەکاتن. ئەگەر هاتوو هەر کەم و کوڕیەکی هەبیتن وەکو فلتەرێک وایە کە هەتا ساڵیانە دەردەچی بە 3 فلتەردا دەچیتن. فلتەری کۆمپیوتەرمان هەیە وەرگرەکان و وردبین کە وەری گرت دەچێتە کۆمپیوتەر سەرفی سەنەوی بۆ دەکەن بۆ ئەوەی سەنەویەکەی لە بۆ دروست بکەن کە سەنەویەکەیان لۆ دروست کرد. دواتر دەچێتە ژوورێکی پشتەوە کە پێی دەرێن وردبین. کۆمەڵە کارمەند لەوێن دەرێ ئیشوکاریان وردبینکردنی ئەو فایلانەیە کە دێتە بندەستیان. هەموو مواصفاتی سیارەکەی لە سزل دەکرێتن لۆ ئەوەی لە سزلی شەوی بێزگە لە دۆسیەکەی. دواتر دەچێتە ژوورێک پێی دەرێن مۆری سەنەوی. لەوێن دەرێ ئەفسەرێکمان هەیە مۆر و
تەوقعی خۆی دەکاتن لەسەر ساڵیانەکە دواتر لەوێن دەرێ دەچێتە ژوورێکی تر پێی دەرێن وەرگرتنەوەی ساڵیانە سەنەویەکە لەوێن دەرێ وەردەگریتەوە وەستەش پێ دەدەن وەستەکەی لێ وەردەگرنەوە ئەو لە ساڵیانەکەی دەدەن. هاوڵاتیان داوا دەکەن پۆلیسی هاتوچۆش لە ئاز داواکاری و نیگەرانی ئەوان گوێگر بێت و کاراسانی زیاتر ئەنجام بدات. خۆم ئەوە ژمارە کاتیەکم یا هاوڵاتیەکی کەرکووکم سارێکی ژمارە کاتی هەولێرم کڕیوە هاتوومە بۆ ئەوەی ئەم سیستەمە ئەمە تازە ئەم دایرێدانراوە تەیدی ئاسایشیانێ لێمان تەی سەکەنمەیی کەرکووکە سیقیان نییە ینی بە تەی سەگەنی کەرکووک داوای تەیدی ئاسایشیان کردووە تەیدی ئاسایشی کەرکووک چوومە تەیدی ئاسایشی کەرکووکم میناوە دوسێ ڕۆژێک تاخیر بووە سیستەم وایە خۆیان تەیدی ئاسایشە نێرم بۆ ئێرانە 3 ڕۆژ تاخیر بووە ئێستاکانە 3 ڕۆژەکە تاخیر 100,000 غرام هاتە سەری ئێوەی 3 ڕۆژ تاخیر بوویتە کە بە شەرتێکش سیستەمەکە لای خۆیانەوە تاخیر بووە لای هاوڵاتیەوە نەبووە دەستخۆشیان لێکم سیستەمەکە ڕێکوپێکە بەس غەڵەت شانەیە تا ئیستەکانە ژمارە کاتیەکەم 100,000 هاتۆتە سەری ئێستاکانە ئەو مەوزوعان لەگەڵ حەلەکەم کتابم کردو بوو ئەو مەوزوعە ڕقەمی سیارە شتێکی باشە بە ناوی خۆتکەن یعنی سیستەمەکە زۆر بەقەوەت و سکوریتیە لە هەولێر ئەوەیە زۆر باشە دەستخۆشیان لێکم ئەمەکەم شێت زۆر سوپاس بەروبەتی هاتوچووی هەولێر دەکەم ئەو تەعاملی جوانی لەگەرمان دەکەن بەڕاستی شتێکی زۆر جوانە و شتێکیان سیستمێکی حەزاری هەیە لە هەرێمەیە سیستمێکی زۆر ڕێکوپێکە یعنی کابراەگەر بێتی معاملێتەوە کاتن یعنی پێیناوەتی زۆر ماندیبی یان هەرێکی جگای خۆیە مخەسەسە لە معاملاتی دەکرێتن و مەوعدیشیان دەدێن وعاتی جوان و وەختێکی وەردەگری ئەمن مەقالە دەکەم لەگەر هاتوچووی بەغدایە ئەو نظامەیان نییە یعنی ڕێکوپێک نییە و تعاملشیان ئەوها باش نییە برا سەورگە هۆتر ڕقم سێوەرە ڕقام کەم ساعت 8 ئەزیهۆتی هەولێر ئەسی ئۆکرێمە ساعت 8 منی دەست بگرێت سێوەرە منە ڕقام کرە قەلەبۆڵغێکە زۆر بی و ئەوە ساعت 3:30 سێوەرە من ڕقام کرد خۆ سەنەوی جۆدا من سعات 5 بەیانی لە کەرکووک دەرچوومە هاتوومە بۆ مروری هەولێر لەو هەموو ڕێە کە عێراق بوومە ماندوو بوومە سعات 9:30 چارەکە من ئەم وەستە وەرگردوێتەوە سعات وتی بڕۆ سعات 2 وەرەوە سعات 2 هاتوومەتەوە لەڵەوە معاملەکەت نەقسیەیە بۆ وەڵا وەستی 15,000 نەکردووە ئەمە معقولە من مانگونیە 2 مانگە خەریکە معاملەیەم لەوە پێش ویستم نەقلی کەمە سلێمانی وەڵامە چییە گومرکەکەی ترێبیلە نەیان کردبووە من تیان کاکە لێرەوەتم باشە وەستەکەم سەنەویم وەرگرت علاسا سعات 2 ئێستا ئەوە تا هاتوومە لێ وەڵا بڕۆ بەیانی وەرەوە لە کەرکووکشەوە هاتووم دەستخۆشی لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەکەم بەرامبەر بەو هەموو ئەرک و ماندیبوونەیەکەوە و ئەو خزمەتەی کە پێشکەش بەو هاوڵاتیانە دەکەن یاخود چۆن بڵێن بەو مڕاجعانە دەکەن کە دێن لەبەرەوەی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر زەختێکی زۆری لەسەرا هەر لە بەسڕای تاوەکو زاخۆی هاوڵاتیان تاکە بەڕێوەبەراتیەکەوا جێی متمانەی هەموو خەڵکی عێراق بی نەک کوردستان لەبەرەوەی بە نمونە پێتان دەڵێم ڕۆژانە خەڵکێک لە بەسڕای دێتن ئۆتۆمبیلی ژمارە هەولێر بە ناوی خۆی دەکات. ئەو بلیتەی کە ژمارە ئۆتۆمبیلەکەی لەسەر دەنەخشێنرێت دەستکاری ناکرێت و ناتوانرێت جۆری ساختەی لێ دروست بکرێت یان لێ بکرێتەوە چونکە پێشتر زۆربەی ئەو ئۆتۆمبیلانەی سەرپێچیان دەکرد و لە ڕووی ئەمنی کێشەیان دروست دەکرد دەستکاری تابلۆی ئۆتۆمبیلەکەیان دەکرد بەو هۆیش بزردەبوون و دەرباز دەبوون لە دەست یاسا و تاوانەکەیان چ لە ڕووی هاتوچۆ و چ لە ڕووی یاسا بزردەبوو هەموو ئەو هەنگاوانەش بۆ ڕێخستنی شەقام و هاتوچۆ و سەلامەتی و ئاسایشی خەڵکە. ئەو ئۆتۆمبیلانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبن لە سنوورەکانی گومرجی برایم خەلیل یاخود حاجی ئۆمەران یاخود باشماخ ئەوانە ژمارەی کاتیان پێدەدرێت چ کاتی هەولێر بی چ کاتی سلێمانی بی چ کاتی دۆک پاش ئەوەی کۆمپانیاکان لە لای خۆیان دانێ کە فرۆشتانەوە بۆ هاوڵاتیان مۆڵەتی 2 مانجیان پێدەدرێت کە بێن سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆ بکەن لە شارەکانی کوردستان بۆەوەی بتوانن تابلۆ ژمارە کاتیەکانیان بگۆڕدرێت بە تابلۆ هەمیشەی کەواتە ژمارەی خصوصی ینی تایبەت یاخود بار هەڵگر یاخود کرێت دووبارە ئەو دێن سەردانی هۆبەکەی تابلۆکانی بەڕێوەبەراتی هاتوچۆ هەولێر دەکرن دوای دڵنیابوون لە نووسراوەکانیان و ئەو ڕسوماتانەی کە بە پێی بیاسا و تعلیمات لیان وەردەگیرێ
سەردانمان دەکەن ئێمەش بە دڵنیاییەوە تەدقیقێکی جوانیان بۆ دەکەین لەناو ئێرە لە بەشە هۆبەکەمان سەردان دێن پلێتەکان وەردەگرن لای ئێمە لە نووسەرەکانمان تەدقیق دەکەن دووبارە لە نووسراوەکانی کە لە بەشی هونەری هاتوچۆی هەولێر سەردانی هۆبەکەمان کراوە دڵنیابوون لە ژمارەکانیان بەبێەوەی هیچ هەڵەیەکی تێدابی هەڵدەستین بە چاپکردنی تابلۆ دووبارە چاپکردن تابلۆی تایبەت یاخودکرێ یان باڵ هەڵگر. دوای تەوابوونی مامەلەکان لای نووسەرەکان دێتە پلێتەکانی ئۆتۆمبیلەکە دێتە لای ئەم پرێسە لەم پرێسە بۆی چاپ دەکرێت دووبارە دوای چاپکردن و تەواوکردنی هەموو شێوازی پلێتەکە لە ڕووی ڕاست و دروستی ئەنێردرێتەوە بۆ گۆڕەپان لە گۆڕەپانەکە بۆ چارەکە دەچەسپێت بۆ زیاتر زانیاری ئەو سیستەمەی کە ئێمە لەناو ئەو هۆبەی تابلۆکان ئەو ئامێرانەی کە ئێمە ئامێرێکی پێشکەوتووە بە کوالێتێکی بەرز مەحالیشە تەزویرکردنی ئەو تابلوانە چونکە زۆر هاوڵاتیان بەداخەوە لەبەر هەڵاتن لە ڕووی کامیرای چاودێری دەستکاری پلێتەکانیان دەکرد ژمارەکانیان جۆرێکی تر دەنووسی بەڵام لەو سیستەمە ئەڵمانیا و لەم پلێتانە مەحاڵە بتوانن دەستکاری ژمارەکان بکەن بۆ خۆدزینەوە لە کامیرەی چاودێری بۆ زیانتر زانیاری بە بڕغێرکی کوالێتێکی وا دەچەسپێت حالە ئەوەش تەزویر بکرێتن بۆیە من دڵنیا دەدەم ئەو پلێتە و ئەو تابلۆیانێک کە لەسەر سیارەکانی هەرێمی کوردستان بەستراوە دوای دڵنیابوون لە هەموو جۆرەکان ناتوانێت کەس دەستکاری بکە چونکە دەستکاریکردنی مەحاڵە. یەخستنی بابەتی تابلۆ ئەو تابلۆی ئێستا کە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر پەیڕەوی دەکا و لە ئۆتۆمبیلەکان دەدات تابلۆیەکی جیاوازی هەیە لەگەڵ پێشتر بە شێوازی پلێتەکەی و هەروەها فسفۆڕی لەسرە و هەروەها چەند ساڵێک دەمینێتەوە کە هیچی لێ نایەتن ئەوەی پێشتر بەرگەی گەرما و هەروەها بەرگەی شوشتن و ئەوانەی نەدەگرت بۆیە ئێستا ئەو تابلۆیە گرنگەشی تایبەتی خۆی هەیە و هەروەها زۆر جار هەیە لە شەقامەکان تابلۆی کۆن بەڕاستی کێشەی دروست دەکرد بەڵام ئەوەی ئێستا زۆر باشترە و وەکو هاتوچۆ ئێمە سوودی لێ وەردەگرین بۆ وەرگرتنی ئیزراعاتی یاسایی و هەروەها هاوڵاتیانیش سوودیان لێوەگرتیە لەبەر ئەوەی چەند ساڵ 4 ساڵ 5 ساڵ زمانی لەگەرە کە تێک ناچتنەوە. گرنگی تابلۆ لەوەیە کە زۆر جار هەیە لە شەقامەکان پۆلیسی هاتوچۆ مەبەستم ئەو تابلۆ نوێیە کە ئێستا دەبەسترێ زۆر بە ئاسانی دەتوانین ژمارەکان بگرین و هەروەها ژمارەکان تۆمار بکەین بەڵام ئەوەی پێشتر زۆر جار هەیە کێشەی لە بۆ دروست دەکردین ژمارەکانیان بەو شێوەی نەبوو و هەروەها ڕووداوەکانی هاتوچۆ کاتی کە ڕووداوی هاتوچۆ ڕوویدا کە ئەو ژمارەیەی کۆن ئەوەی کۆن بەڕاستی ژمارەکان زۆر بە باش دیار نەبوون و هەروەها یاخود هەموو ژمارەکان یاخود ژمارەیەکی لێدەبەوە بۆیە ئەو تابلۆی ئێستا وای کردووە کە هیچ ئۆتۆمبیلێک دەرباز نبێت لە ڕووداوەکانی هاتوچۆ و ئیزراعاتی یاسایی لەگەڵ بکرێت. بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیل پێویستە گرێبەستی کۆمپانیا و کارتی زانیاری و کارتی نیشتیمانی هەبێت. لاگەری نەبوونی کارتی نیشتیمانی پێویست بە ڕەگەزنامە و ناسنامەی باری شارستانی و فۆرمی خۆراک و کارتی زانیاری و دوو وێنە هەیە. مەرجی گرێبەستی کۆمپانیاش دەبێت ئەو کۆمپانیایە ساڵانە ناوی خۆی تۆمار کردبێت و ئەگەر تۆمار نەبێت
ئەوە مامەڵەی ئەو ئۆتۆمبیلە دەوەستێنرێت. بەپێی ئاماری بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر لە ماوەی مانگی 6 و 7 ساڵی 2010 زیاتر لە 20,000 ئۆتۆمبیل ساڵیانەی بۆ دەرچووە و تۆمارکراوە. تەنها لە هاتوچۆی هەولێر ڕۆژانە زیاتر لە 1000 ساڵیانە چاپ دەکرێت. ژماری ئۆتۆمبیل گەیشتۆتە 469,525. هەر ئۆتۆمبیلێکی تایبەت بەپێی جۆر و پستنەکەی بڕەپارەیەکی بۆ دیاریکراوە. ئۆتۆمبیلی جۆری نزم 4 پستن 1,260,000 دینارە. ئۆتۆمبیلی جۆری بەرز 4 پستن 1,785,000 دینارە. ئۆتۆمبیلی جۆری نزم 6 پستن 2,100,000. ئۆتۆمبیلی جۆری بەرز 6 پستن 3,150,000 دینارە. جۆری ئۆتۆمبیلی ستەیشن 8 پستن 3,675,000 دینارە. ئۆتۆمبیلی جۆری نزم 8 پستن 2,362,500 دینارە.